وەکو دەستگای خێرخوازی بەخشین وەکو نەریتی ساڵانەی خۆمان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کە هەموو ساڵێ و ئیعلانی ئەەکەین و ڕیکلامی بۆکەین لە تەلەڤیزۆنەوە بانگەواز دەکەین کەوا کۆمەڵێک پرۆژەی جوان و ناوازە پێشکەشەکەین بە هەموو ئەو چین و توێژانێکەوە شایان و شایستن کەوا یارمەتیان بدەن. ئەم ڕۆژ بە خۆشحاڵیەوە لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەکانی مانگی ڕەمەزان کە لە کۆتا ڕۆژەکانی مانگی ڕەمەزان نین توانیمان سواز بۆ خوای گەورە زیاد لە 100 خانەوادەی نەخۆش کە زۆربەی زۆریان نەخۆشی شێرپەنجەی خستەخانەی هیوان کە ناوەکانمان لەوانەوە وەرگرتووە و هەندێکی کەمیشیان نەخۆشی درێژخایەنن. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە زیاد لە 100 خانەوە دەتوانیمان بە بڕی 10 ملیۆن زیاتر یەکی بە 100,000 دینار یارمەتیان بین و کۆمەکیان بکەین وەکو جەژنانەیەک وەکو یارمەتیەک بۆیە داواکارین لە خوای پەروەردگار ئینشاءالله خێری خێرۆمەندانی نووسیبێ. دەستخۆشی لەو خوشکوبرانە ئەەکەم کە هاوکاری ئەم فەقیر و هەژارە ئەکەن. ئەم هاوکارێ بۆ من زۆرە زۆریشم پێویستە لەبەرەوەی خۆم نەخۆشی خەسخانەی هیوام هاوسەریشم هەرەمان نەخۆشیەتی هەمیشە لە هیوایە. جا ئیتر منیش دەستخۆشی لە هەمویانەکەم و ماڵی هەمویان ئاوا بێ و کە چاویان لە فەقیر و هەژارە و هاوکاریمان ئەکەن خوای گەورە هاوکاریان کە لە دنیا و لە قیامەت خوا پاداشتی خێری هەمووتان باتەوە. کی دەستخۆشی لێواکەم و لە دەستگای خێرخوازیژەکەم کە ئێمە یەکێکی لە نەخۆشخانەکانی هیوا باوەڕ کە کرێچیم کرێ 2 مانگم لەسەرەی 3 مانگی مۆلیدەم لەسەرە کەس هاوکارم نییە کەسم نییە ئیلا و خوایە نەبێ. ئیتر داوا لە خێرخوازدانەکەم کە هاوکاری ئەم فەقیر و ژارە بکەن و دەستخۆشیان لێەکەم. هیوادارم دەستخۆشیان لێەکەم و خۆ پاداشتی گەورەیان باتەوە. دەستخۆشی لە کەناڵی پەیامەکەین و لە بەخشینەکەین کە یارمەتی ئەم نەخۆشانەیەوە و بەم مانگی ڕەمەزانە هیوادارین هەر سەرکەوتوو بین ئینشاءالله. دەستخۆشی لە هەموو خێرخوازانەکەین ئینشاءالله.